علادین سەجادی لە پەرتووکی ڕشتەی مرواریدا بەسەرهاتی کابرایەک دەگێڕێتەوە و دەڵێت ڕۆژێک دوو کەس دەکەونە شەڕکردن، یەکێکیانەکەوێتە ژێرەوە، براوەکە هاوار دەکات و جاڕی ئازایەتی خۆی دەدات. دۆڕاوەکە بوو ئەوەی چێژی بردنەوەی بەرامبەر تێک بدات، هاواری دەکرد و دەیوت خەڵکینە، ئازایەتی ئەو نەبوو کە بردیەوە، بەڵکو من هێندە لاوازم هەر کەسێک بێت دەتوانێت بیباتەوە. چیرۆکی عەدنان قەیسی چەشنی بەسەرهاتی ڕشتەی مرواریە کە تا ئەمڕۆژ لە نێوان ئازایەتی خۆی و لاوازی بەرامبەردا ماوەتەوە، چونکە هەندێ بردنەوە دۆڕاندنە، بەتایبەت لە کاتێکدا کردەکە بە ڕازگۆیی نەڕوات وەک هاوشێوەی هەندێ یاری کە ئێستاش لە وڵاتانی دواکەوتوو دەکرێت و سەرجەمی بردنەوە و دۆڕاندنەکە شانۆیەکە و پێشتر سیناریۆکەی داڕژراوە. عەدنان عەبدولکەریم ئەحمەد قەیسی یەکی مارسی ساڵی 1939 لەدایک بووە. ژیانکردنی وەک هەر مرۆڤێکی ئاسایی بووە کە وەرزش دەکات و تووشی بردنەوە و دۆڕاندن دەبێت. عەدنان قەیسی کە ساڵانێک لە وڵاتی ئەمریکا دەژێت و مافی مانەوەی پێدراوە، لە ساڵی 1969 لەسەر داوای ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن دەگەڕێتەوە بۆ عێراق. ساڵی 1970 تا ساڵی 1971 لە کەربەلاوە وەک پاڵەوانی زۆرانبازی ئازاد مصارع حرة دەردەکەوێت. مرة أخرى يقف البطل العراقي العالمي عدنان القيسي على حلبة المصارعة يدافع عن حزام بطولة أوروبا ضد أبطال عالميين تحدوا بطولته. لەو کاتەوە شاشەکانی عێراق لە تەواوی شوێنەکان دیمەنی زۆرانبازیەکانی دەگوازنەوە. ساڵی 1970 یەکەم زۆرانبازی لە یاریگای شەعبی عێراق لەگەڵ پاڵەوانی ئەوروپا جۆرج جورکو کرد. ساڵی 1971 زۆرانبازی لەگەڵ پاڵەوانی فەڕەنسی ئەندریە دی جاینت کرد لە عێراق. ساڵی 1972 عەدنان قەیسی و جۆن فێرێری و جۆن لیز وەک پاڵەوانی یاری زۆرانبازی عێراقی هاتنە هەولێر لە یاریگا بە بەرچاوی هەزاران کەس لە خەڵکی شار بە لێدانی عەکسەکەی لە پشتی جۆن فێرێری کۆتایی بە یاریەکە هات و قایشی زێڕینی وەرگرت کە نایارەکانی خۆی لەو کاتەدا بە ناوی پرۆسەی پاراستنی ئەمنی عێراق وەک سەرۆکی دەستگای حەنین لەناو دەبرد. لە مێژوودا هەمیشە بۆ شاردنەوەی کۆمەڵێک بابەتێکی نوێ لەلایەن سیاسەکانەوە دروست کراوە. ئامانج لەمەش لادانی سەرنجی خەڵکە لەسەر بابەت و پرسە ڕیشەیەکان. عەدنان قەیسی لە دوای ساڵی 1991 وازی لە یاری هێنا و لە ئێستادا لە وڵاتی ئەمریکا نیشتەجێیە.